شويستي خوا فرمي صلى الله عليه وسلم: لا ينظر الله إلى عبد لا يقيم صلبه بين ركوعه وسجوده. جوان گوێ بگرین، خوای گەورە تەماشای عەبدێک ناکە بە ڕەحمی خۆی، واتە بە چاوی ڕەحمەتەوە، بە چاوی میهرەبانیەوە تەماشای ئەو عەبدە ناکات کە لە بەینی ڕکوعەکان و سجودەکانە جوان پشتی ڕاست ناکاتەوە. پێت خۆشە خوا سەیرت نەکا بە ڕەحمەت؟ ناوەڵڵە. ئەبێ لە بەینی دوو سەجدەکە پشتت بە جوانی ڕاستکەیتەوە، دوو جار بڵێ ڕەبی غفیر لی ڕەبی غفیر لی. ئەگەر بە تەواوەتی پشتت ڕاست نەکردو پەلەی سەجدەی دووەمت برد، پەلەت بوو بڕۆی، بێگومان بە لەوە کە خوای گەورە نوێژەکەتی لە قبوڵ نەکرێت، چونکە سەجدەکان ڕوکنە، لە بەینی دوو سەجدەکەیشە ئەبێ بوەستی بە جوانی پشتت ڕاستکەیتەوە، ئەوش ڕوکنە، واتە ئەگەر نەیکی نوێژەکەت بەتاڵە بێت. بۆیە دەبینی لە سەجدەی یەکەم هەڵەسێتەوە، پشتی ڕاست ناکاتەوە، ڕائەکا بۆ سەجدەی دووەم، پەلەیەتی. ئەمە خوای گەورە تەماشای ئەو نوێژە ناکە. و لە حەدیثی صحیح تەرغیب هاتووە ئەثەرێکە، دەفەرمێ بیلالی حەبەشی ڕەزای خوای لێ بێ، بانگدەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پیاوێکی بینی ڕکوع و سجودی بە تەواوەتی نەدەبرد، پەلەی بوو، فەرمی لەو ماتە هذا لمات على غير ملة محمد صلى الله عليه وسلم. ئەگەر ئەم پیاوە بەم شێوەیە بمرێ کە ڕکوع و سجودی بە تەواوەتی نابات، ئەوە لەسەر دینی محەممەد نامرێ صلى الله عليه وسلم، لەسەر ئاینی محەممەد نامرێ صلى الله عليه وسلم. ئەمە سزای کەسێکە نوێژەکەی بە پەلە دەکات. ئەگەر کەسێک نوێژەکەی هەر نەکات، پەنا بەخوا. بۆیە ڕوو دەکەم ئەو کەسانی کە لەبان کورسی نوێژەکەن، ناتوانی بە پاوە بوەستی، عوزرت هەیە 100% بە پێوە مەوەستە دانیشە، بەڵام بتوانی سەجدە و ڕکوعبەری نابێت لەبان کورسێکەوە سەجدە و ڕکوعبەری. ئەگەر توانای سەجدەت هەبێ و لەسەر کورسێکەوە سەجدە بەری، نوێژەکەت بەتاڵە، چونکە ئەو کورسیە تەنها بۆ ئەو شوێنەیە کە نتوانی بیبەی. پیاوێک ئەڵێ ناتوانم بوەستم، دانیشیە حەل لەبان کورسێکەوە سەجدە و ڕکوعیشە باغ، وەڵڵا نوێژەکەت بەتاڵە، چونکە ئەتوانی سەجدە بەری، ئەتوانی ڕکوع بەری، ناتوانی ڕکوع بەری و ناتوانی دابنی بە پێوە بوەستی، خۆ دەتوانی سەجدە بەری، بۆ سەجدەکە وەرە خوارەوە لەبان کورسێکە. ناتوانی سەجدە بەری، بۆ پێوە عیبت نییە، بە پێوە بوەستە. ئەو شتەی کە نایتوانی تەنها ئەوە عوزرت هەیە، ئەوش عوزرت هەبێ. ئەگەر بۆ لە شوێنەکە لە دایرێکە بۆستی نیو سەعات عیبت نەبێ و بێتە مزگەوتەکە نوێژکی بە پێوە نەکەی، وەڵڵا نوێژەکەت بەتاڵە. ئەبێ لە دایرێش نەتوانی بوەستی، بۆ پارێ سەرەی پارێش نەوەستی، ئەو کاتە دەتوانی بۆ نوێژەکەش نەوەستی. ئەگەر بۆ سەرەی پارە عیبت نەبێ و لە تەعزیە عیبت نەبێ، بۆستی بە سەعات بەس بۆ نوێژەکە دانیشی، نوێژەکەت بەتاڵە. ئاگاداری خۆت بە. ڕکوع دەتوانی بیبەی، دەبێ بیبەی. سەجدە دەتوانی سەجدە بەرە، بە پێوە دەوەستی، دەبێ بە پێوە بوەستی. ئەمانە هەمووی ڕوکنە، ناکرێ لەبان کورسێکەوە هەمووی ئەنجام بدەی، لە کاتێکا بۆ سەجدە یەک عیبتیان نییە، نوێژەکەت بەتاڵە بێ. خۆش شاید بەڕام گەیاند.